هەڵبەتە ئەوەیان پێوە دیار بوو کە بەشداربووانە هاتن لێرە ئەمە شوێنی ئەوانە منیش کە لێرە وەستاوم زۆر بەهێجانە بە ئینسان کە بەرامبەر جوورێ دانیشێ بەرامبەر لیژنەیە دانیشێ بەڵام بەشداربووان زۆر بوون بە خوشحاڵیەوە و هەموو بەشداربووان ئەمڕۆ لە باکووری کوردستانەوە هاتبوون بە زمانێکی شیرینی کوردی قسەیانە کرد کە زمانی کرمانجیە هەنێکی تیا بوو کە زازاکەی قسەیە کرد دڵخۆش بووین هیوادارین ئەوەنەی کرابێ ئەوەنەی لە توانای ئێمەدا بوو بێ هەوڵمان داوە و بێگومانیش کە ڕاستگۆ بووین لەگەڵ بەشداربووانی خۆمان بە هیوام کارێک بێت هەتا ئێستا کاری وان نەکرابێت وەکو کورد ئایدل هیوادارم کارەکان بەرەو پێشتر بچێ بەشداربووی باشتر بێ بە هیوای ئەوم کە گەنجانی ئێمە زیاتر چاوکراوەتر بن ئەو هەیەجانە ئالێرا کەمتر بکەنەوە و بتوانن بێن دەنگی خۆیان پێشکەش بکەن. زۆر سپاس دەستخۆش تۆ ئەتوانی سڵاوێکی بۆ فاڵۆمانی ئێمە بکەی؟ بەڵێ سڵاو بۆ هەمووتان خۆشەویستین هیوادارم فۆلۆمان بکەن لێرەوە چونکە پرۆگرامێکی دڵنیام کە باش ئەبێت و خۆش ئەبێ بۆ ئێوەی ئازیزیش هەروە سڵاو.